بوونی ژمارەیەک لە ماتۆرسکی لەسەر شەقامەکان کە بەشێکی زۆریان هیچ مەرجێکی یاسایی هاتوچۆیان نییە، زۆر کاتگرفتی هاتوچۆیان لە بەدەم شۆفێران و هاوڵاتیاندا دروست کردووە. وتەبێژی بەڕێوەبەراتی هاتوچۆی سلەیمانی دەڵێت پێویستە سەرجەم بەکارهێنەرانی ماتۆرسکیلەکان پێداویستیەکانی سەلامەتی بەکار بهێنن، لەگەڵەوەشدا ئەو کەسەشی بەکاری دەیەنێت دەبێت مەرجە یاسایەکانی هەبێت و ماتۆرسکیلەکەی تۆمار کرابێت و مۆڵەتی هەبێت. بەپێی یاسا پێویست هەر مۆتۆرسکیلێکە سەر شەقام ڕێگابانەکان هاتوچۆکات تابلۆی هەڵگرتبێەوە پێویستە شۆفێرەکەشی مۆڵەتی لێخوڕینی مەتۆڕی هەبێ. ئەگەر هاتوو مەتۆڕێک یاخۆ شۆفێرێکی مەتۆر مۆڵەتی نەبوو یاخود ئەو مەتۆڕە تۆمار نەکرا و تابلۆی پێوە نەبوو، ئەو بە شێوازی نایاسایی و لەلایەن مەفرەزەکانمان لە بەڕێوەبەراتی هاتوچۆ دەستی بەسەرداگیرێ. پێویستە لە کاتی هاتوچۆکردنە سەر شەقام ڕێگابانەکان پابەندی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بێ، پابەندی ئاماژەی دەستی کارمەندی هاتوچۆ بێ. وەجگەلەوەی پێویستە شۆفێری مەتۆرسکیل بەپێی یاسا لە کاتی لێخوڕینی مەتۆردا کەلوپەلی تایبەت بە خۆپارێزی کڵای سەرپارێز سەرژنە سەرانش بەکاربێنێ. تۆمارکردنی مەتۆر لە بەڕێوەبەراتی هاتوچۆ پێویستە ئەو مەتۆرانە بە شێوازی یاسایی لە خاڵە سوورودیەکان هاتبێت هەرێمی کوردستان و دواتر پێویستە مەنەفێستی هەبێ و ماتۆرە. ئەو کەسانەشی کە کاری کڕین و فرۆشتنی ماتۆرسکیل دەکەن دەڵێن لە ئێستادا ئەو کەسەی بێوێت ماتۆرسکیل بکڕێت ئەوە جیاواز لە ڕابردوو گرێبەستێک لە نێوانیاندا دەبێت و زانیاری تەواو لەسەر کەسەکە وەردەگرن. بەرپرسانی ئێرەوە ئیداری سلێمانی وەگەدارکراوی ناوبانگیان کردین هەموو ماتۆرسکیلەکان کە ماتۆر مەفرۆش بە هەچ کەسێ هەبێ عەقدی بۆ بکەین ئیساقی تەسکەرەکەشی لێوەرگری بۆی کەس بێنێ ئەم ماتۆڕە کەژگرا بەدەستیەوە بزانێت لە شێ کڕاوە و بزانێت ئەم ماتۆڕەش لە لای کێیە. کۆمپانیایە وەکو پێشانگایە کە ماتۆر داغڵەکەین تەڵعاً بە سەیتەرە و بە هینێک لای خۆیانەوە داغڵە بێت. وەکو فرۆشتنی ماتۆڕەکەش ئێمە لە 18 ساڵ کەمتر بێ پێی نافرۆشین. ئەگەر 15 ساڵیش بێ لە حاڵەتێکە ئەبێ باوکی لەگەڵا بێ. شێفرۆشین کە مناڵ و شت بێت دایک و باوکی لەگەڵا نەبێ ئەغدوشتی بۆ ناگەین پێی نافرۆشین. ئەوانەشی کە هەمانە زیاتر ئەو بچووکانەیە ئەمانە ڕقم ناکرێن مناڵانن لە قانونە، ئەوانشی کە ماوەمانە وەزمەی کۆنن هەمووی ژمارەکاتی 2012 لە 12 تر ڕقمیان ناوەسا و ئێمە ماوەمانە لە مەخزەنە هەمانە داعش لە حکومەت دەکەم ڕقممان بۆ بکاتەوانێ بۆ ماتۆڕانە ئەگەر ڕقم بێ باشترە بۆ ئێمە کابرا کێشەی نییە یە لە دوکانەکە ڕقەمە ژمارەکاتی هینێ و لە دیاری مروریکە بەنای خۆی. 11,000 ماتۆرسکیل لە بەڕێوەبەراتی هاتوچۆی سلەیمانی تۆمار کراوە. لەو ژمارەیە تەنها 3,000 کەسیان مۆڵەتی لێخوڕینیان هەیە. هەروەها 18,000 ماتۆڕی دیکە کە هیچ مۆڵەتێکی یاساییان نییە بەکاردەهێنرێن. هاوکار لەلایەن کارمەندانی بەڕێوەبەراتی هاتوچۆشەوە دەست بەسەر 1129 ماتۆرسکیل گیراوە کە هیچ مەرجێکی یاساییان نەبووە. لایەنە پەیوەندیدارەکانی هاتوچۆش بە پێویستی دەزانن هەوڵەکان چڕ بکرێتەوە بۆ ڕێگریکردن لە هێنانی ئەو ماتۆرسکیلانەی کە بە شێوەی نایاسایی دەهێنرێنە هەرێمی کوردستان.